نشكينا دڵی نشكينا بەڵێ ئەمڕۆ سەرەتا دەستخۆشیتان ئەکەین و سوپاسی ئامادەبوونتان ئەکەین و پیرۆزبایی ئەم یادە لە بینەرانتان و لە موسڵمانان و لە سەرجەم کوردستانیان ئەکەین. ئمڕۆ بەڕێوەبەتی ئەوقافی سۆران بە هەمانجی لە قسۆرانی یەکێتی زانایان لە پێشوازی یادی لە دایکبوونی فەخری کائینات حەزرەت محەممەد المستەفا صلی الله عليه وسلم ئەم یادە پڕشکۆی بەرز ڕاگرت. ئامانجیشمان ئەوەیە کە ئەو غەدرەی کە بە ناوی دین لە ملەتی ئێمە کراوە خەڵکانی خۆمان سیرەت و ژیاننامەی پێغەمبەر صلی الله علیه و سلم باز بکەین کە ئەوەی کە بە ناوی دین غەدرمان لێ ئەکا ئەوە دوورە لە پەیامی ئیسلام و پێغەمبەری ئیسلام صلی الله علیه بسم الله الرحمن الرحيم الحمد لله والصلاة والسلام على سيدنا محمد رسول الله وعلى آله وأصحابه وأتباعه ومن والاه بخۆشحاڵی و ئەمڕۆ لە شاری سۆران هەر وەکو هەموو شوێنەکانی تری کوردستان ملەتی کورد محەبەت و ئەوینی و خۆشەویستی خۆی پابەندبوونی خۆی بۆ سنەتی پێغەمبەری خۆی صلی الله تعالی عليه وسلم ئیسباتەکا و پیشانی ئەدا لەڕێی ئەوەی کەوا ئاهەنگ دەجێڕی بە ڕۆژی لەدایکبوونی فەخری عالم صلی الله تعالی عليه وسلم کەوەش ملەتی کورد مامۆستای ملەتانی تر بووە و پێشەنگ بۆ لەو بابەتەی و ئیسپاتی کردێکەوە محەبەتی پێغەمبەری صلی الله تعالی عليه وسلم لە دڵی کوردان و هات سەسپاوە کە هەرچی کراوە لەگەڵ ملەتی کورد لە زوڵم و زۆری بە ناوی دینیش تەعەدای لێکرایە بەڵام ئەوە بوویتە هۆکار لەوەی کە ملەتی کورد زیاتر پابەند بی بە دینی ئیسلام و زیاتر محەبەتی پێغەمبەری صلی الله تعالی عليه وسلم لە دڵیدا جێگیر ببی کو ئینسان ئەتوانی پێشکەوتوو بیتن بە شوێن کەوتنی پێغەمبەر عەلەیهی السەڵات وەسەلام. پێغەمبەر ئەو کاتی کە هیجرەتی کرد لە شاری مەکە بەرەو شاری مەدینە ئەبینن کە دەوڵەتێکی دروست کرد دەوڵەتی مەدینە پێش ئەوەی کە پێغەمبەر عەلەیهی السەڵات وەسەلام دەوڵەتێک دروست بکات دەوڵەتێکی پێشکەوتوو دەوڵەتێکی خاوەن ئیرادە دەوڵەتێکی کە پڕبی لە پێکەوە ژیان و دادپەروەری و یەکسانی و مرۆڤ دۆستی و مرۆڤ ناسی پێغەمبەر عەلەیهی السەڵات وەسەلام تاچی دروست کرد لەبوو ئەوەی کە دەوڵەتێکی پێشکەوتوو و ڕێک و پێکت هەبی پێویستە کە ئینسان بە خۆیدا بچیتەوە. بذكر الرسول